لێبوردەیی دەبێ هەبێ لە ناو کۆمەلگادا چونکە لێبوردەیی شتێکە سوود بە کۆمەلگا دەگەێنێت لە هەر هەموو ڕوویەکەوە بەڕاستی ئەگەر کۆمەلگا ئەم کە ئەوەی تێدا نەبێت بەڕاستی شتێکی مانای ژیان نامێنێت و ئەگەر لێبوردەییمان هەبێت لە ناوە خۆمان هیچ کەسێک غەڵەت بەرامبەرەکەین کەم دەکاتەوە و بەبێ هۆ غەڵەت ناکاتن. من وەکو گەنجێک دەمەوێت لەسەر ژینگە قسە بکەم. بوونی ژینگەیەکی پاک لە کۆمەلگایەمە زۆر مهمە. بەتایبەتی ئێستا ئەو هەموو سیارە زیادی کردووە ژینگەیەکی پاکمان پێ نابەخشێتن. بەڕاستی ژینگەیەک ئەگەر پاک بیتن لۆ تەندروستیمە زۆر کاری هەیە. دەبینی ئەگەر ژینگەکە پاک نەبی تەسیل لە تەبەقەی ئۆزۆنیش دەکات، ئۆزۆنیش تەنێک دەکاتەوە. ئێمە دەبی ژینگەیەکی پاک لە وڵاتی خۆمان دابین بکەین چونکە هەبوونی ژینگەیەکی پاک ئەرکی سەرشانی ئەخلاقی هەر هەمومانە. یەک لە سیمە جوانەکانی کوردستان کەوا کوردستان بە جوان ڕادەگرێت لە پاراستنی ژینگە. بەڕاستی ژینگە شتێکی زۆر گرنگە هەروەکو هەموو وڵاتان گریگی بە ژینگە دەدەن پێویستە ئێمەش چاو وڵاتەکان بکەین و ئەوەی لەسەر ئێمە پێویستەکەوە هەرێک لە خۆمانەوە دەست پێ بکەین و گریگی بە ژینگە بدەین. زۆر شت هەیە پاکردنەوە طبعاً تەأسیرەکە لەسەر بیە وحکومەتیش گەرەکە تەوفیر مثلا نوع بنزینی بکاو بۆ مواطن و سیاراتەکە و محروقاتە ئەو مەسانەعە کە ئەو مادە کە دەسووتێت بە تاکید ئێمە گەرەکە یعنی حکومەت تاکید بکە یەکەم ڕقم یەک لەسەر وەقود لەسەر تاقە لەسەر بانزی خانەکان کە چ نوع بانزینە استخدامەکەن ئەو بانزینە ڕساسی تێدایە. زۆر جار لە تەلەڤیزیۆن باسێکەکە ڕزا سەبەب ڕئیسی سەرەتانە ئەگەر حکومەت ڕاستەکە بە تاکید بکات لەسەر ئەو مۆزوع ئەمن مەمنونتانم.